الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير. ربنا افتح بيننا وبين قومنا بالحق وأنت خير الفاتحين. ربنا أفرغ علينا صبرا وتوفنا مسلمين. ربنا أفرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. لاني خوشويستم السلام عليكم ورحمة الله. زور في خوشحالم لم درفتا بخدمت برستانا قم خوای گەورە فەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله. چێ لەوە باشترە چێ قسەی لە قسەی ئەوە باشترە کە خوا کە خەڵک بانکا بۆ لای خوا. بەڕاستی ئەوە زیفەتێکی گەورەیە مەرتەبەیەکی گەورەیە ئینسان دەسیکەوێ. ئینشاڵڵا ئێمە بەدوای ئەو مەرتەبەیەوەین و وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەم ڕێچکە و ڕێبازە بەرنادەین لەگەڵی ئەڕۆین لەگەڵ هەوراز و نشێوەکانە خۆمان ئەگرین. کاروانی ئیسلامیمان بەردەوامە. خزمەتکردنمان بەڕابوونی ئیسلامی و سەحوەی ئیسلامی لە کوردستان و لە ناوچەکە بەردەوامە و ئەمانەوێ ئینشاءڵڵا هەمومان بگەین بە مەنزڵی ئەمان و ئەم میلەتەی ئێمە کە لە معانات و ئەشکەنجە و ناڕەحەتێکی زۆردایە بەداخەوە بەدەست خەڵکانێک کە ئاگایان لە دین نییە کە بە دین حکمی ئەم وڵاتە ناکەن. ئەسڵەن دین بە شتێکی نامۆ بینن بەداخەوە. باسی دین کاتێک باسی دینەکەن پێیان عیبە. کاتێک بابەتێک پێشەشەکەن ئەگەر یەکێک لە ناویانە هەڵکەوێت ناوی خوا بێنێ گاڵتەی پێەکەن بەداخەوە. کەماعلی علم لە وڵاتانی ئەوروپی و ئەمریکی و حتا ئیسرائیلیش بگرە فەخر بە دین و مەزەبی خۆیانەوەکەن. دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتێکی دینیە. ئەو حیزبانەی هەڵگری مەبدەئی سەهیۆنیەت و ئیسرائیلەتی حەقیقی خۆیانن کە خۆیان باوەڕیان پێیەتی بەو شێوەی کە هەیە ئەوانە زیاتر دەنگێنن لە ناو خەڵکە. و هەر دەوڵەتەکان دەوڵەتێکی دینیە چونکە دەوڵەتەکان ناوی دەوڵەتی ئیسرائیلە کە ناوی پێغەمبەرێکە عەلەیهی سەڵات وەسەلام. ئێمەش پێمان عیبە میلەتێکی وەکو کورد کیانێکی سیاسیمان نییە پەرژینێکمان نییە خۆمانی تیا بدۆزینەوە. هەموو دەقەیەک مەخاتر و ترس و بیم چواردەوری دامین. خەڵکەکەمان ئەترسێ هیچ زەمانێکی دەست ناکەوێ. یەک مانگە موچەیەک دراوە تۆزێ بە دڵی خەڵک بێ یەک مانگە هەمووی دەستی لەسەر دڵێتی ئەوێت چەند مانگی تر بەردەوام بێت چوە زەمانەت نییە لە وڵاتە. سەیریکەن ئەطعەمەهم من جوع وآمنهم من خوف. ئەوە کێیە وە خوایە لە برسێتی دوای برسێتی تێرت دەکا و لە ترسیش ئەمین دەکا. ئەگەر بگەڕێنەوە بەلای خوا میلەتی کورد هەمومان بە حەقیقی بەڕاستی بگەڕێنەوە بەلای خوا. ئەوە ناوەڵا ئەلحەمدوللا موسڵمانین بەڵام دڵمان لە شوێنێکی ترە. ئەلحەمدوللا عەبدی خواین بەس خەڵکی ترە پەرستین. خوا ڕزقە نێرێ سوپاسی خەڵکی ترەکەین. خوا خێر و بەرەکەت دابارێنێ ئێمە شەڕی بۆ بەرزەکەینەوە. ڕۆژانە هەزارەها تاوان و جەریمە لە هەموو جەریمەکان گەورەترین جەریمەی قەتلە. نایبیستن ڕۆژانە چەند کەس دەکوژرێ. ئەوانەی کە لە ئیعلامە باسێکرێ و ئەوانەشی باز ناکرێ. وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە حەدیثە قودسیەکە فەرمێ خوای گەورە فەرمێ چی؟ ئینی والئینس والجن فی نەبەین عەظیم. من و ئینسان و جنۆکە لە هەواڵێکی زۆر گەورەین. خوای گەورە خۆی فەرمێ هەواڵەکە زۆر گەورەیە. چییە خوای گیانە هەواڵە؟ ئەخلق ويعبد غەیری. من دروستم کردوون خەڵکی ترە پەرستن. وانییە خۆشەویستی حەقیقی خوا پەیامەکەی خوا دینەکەی خوا لە دڵمانە جێی تەواو جێی خۆی گرتووەتەوە. خۆشەویستی لەفزی و سارەکی کاتێک کە خۆشەویستیەک کە کەوتە سیراع و ملمەلانێەوە لە بینی تۆزیە دنیا و خۆشەویستیەکی خوا تۆزە دنیاکە هەڵەبژێری. یەکسەر مەیلانەکەی بەلای دنیاکە چکە ئەوەی لای خوا بە مسۆگەر نازانی. بە عەمەلی خوا دروستی کردووی خۆشت دەزانی لەم سەر زەویە دایناوی
گەورەترین مەنزیلەشی پێداوی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە دەچیتەوێ کردویتی بە خەلیفەی خۆی لەسەر زەوی کەچی خەڵکی ترەپەرستی ئەمە یەک ئەرزوق و یوشکەر و غەیری من ڕزقێ دەم سوپاسی خەڵکی ترەکە سوپاسی عەمەلی خەڵکی ترەکە خوا فەرمێوە فی السەماء ڕزقكم وما توعدون لە ئاسمانە ڕزقیەوە لە چیە ترسن فورب السماء والأرض هەر بەدوایە خوا فەرمێ فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون سيريو تأكيدنا تأكيد خواي قوراب بويتو بيمند بلا خلق بس شاول رزاقيتي خوا به لا أسمان الرزقية ولا يجب ترسن سوين بخواي أسمان وزوي أو حقا وكو چون خوتان ساكن خوا فرمي خوا چی وای لخوا کرو سوين خوا بو ايما ويما دروس كلاوي يوين سوين ما بوقا ما ترسن كيف بخواني رزق زاني باورك موظف لدائرك مديري دائرك بخواني رزق زاني بایعەکە بەخاوەنی ڕزقەزانێ یەک بانگنەیەن ئەژدۆرزەی پێیەکەوێ وادانێ دەرگاکان هەمووی داخرا ڕزق هەمووی لای خوایە سوپاسی خەیری خواکەیت پاشانە فەرمێ خەیری ئیلەیهم نازل خێری من ڕۆژانە دابانێ هەر ئەو تیشی خۆرەکە هەڵدێ خێری خوایە بەرەکەتی خوایە ئەو تیشی خۆرە پێشەوەی هەڵبێت چێ سوژدە بۆ خۆی گەورە با لە پاڵ عەرشا پاشان هەڵدێ بە ئیزنی خوا هەچی ژیانە بۆ خۆرەوەیە باران حیاتی پێوەیە هەوا ئەو نیعمەتە گەورەیەکەی ئەو هەموو ڕزق و ڕۆزە وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها نیعمەتەکانی خواتان بۆ بژێرێ ئیحسایە کرێ لاتان بەڵام خەیری ئیلەیهم نازل ئێمە چیەکەین شەڕهم ئیلەیە صاعد شەڕی ئێوە ڕۆ شەڕی ئێمە بەردەوام بەرزە بێتەوە بەلای خوا تاوانی ئینسانە فاجیرەکان ظهر الفساد في البر والبحر بما كسبت أيدي الناس فساد خراپەکاری لە وشکانی و لە بەحرا سەری هەڵدا نەتیجەی کردەوەکانی دەستی خۆتان پشتمان تێکرا خوامان لەبیرە چێ لە مەجلیسی ذکر دەرچوین خوامان لەبیرە چێ خوا فەرمێ وەلا تەنسە نەسیبەکە من الدنیا بیرن نەچێ نەسیبێکت هەیە لە دنیا ئەسڵەوەیە لەبیرە نەچێ لە دنیایی ئەبێ دایم داڵغە لە قیامەت بێ هێم بەعکسمان کردەوە ئێمە لە بیرمانە چێ قیامەت هەیە و لێپرسینەوە هەیە و بەرەو کێوە ڕۆین بەردەوام باوەشمان کردەوە بە دنیا هیچ شتێ تێرمان ناکا چاومان سوور وە سوور خەیری ئیلەیهم نازل شەڕهم ئیلەیە صاعد خۆمیان لا خۆشەویستەکەم بە نیعمەتەکانم من خۆمیان لا خۆشەویستەکەم بەڵام لە بەرامبەرە ويتبغضون إلي بالمعاصي تووڕە مەکەن بە تاوانەکانیان تووڕە مەکەن ئەو خوایە بۆ یەکێک لە دزەکان چوو بۆ دزی دوو لە ڕووی مجلیس چوو بۆ دزی لە ژوورەکەی و دیو یەکێک لەو ماڵەکە زێکەی لە یەکرد قورئانی خوێند کە گەیشتم ئایا سەیری دزە بۆ دزی چووەتە سەر ماڵان کە گەیشتم ئاەتە فورب السماء والأرض إنه لحق مثل ما أنكم تنطقون يكسر زين زكتيود فرمي ما الذي أغضب الجليل حتى جعله يحلف چی ئەخوای واتو ڕەکرد وا سوێنە خوا یەکسەر گەڕایەوە فرمێ چای هاتە خوارەوە هیچ زیەکی نەکرد تۆ بەیکرد و گەڕایەوە ماڵەکەی خۆی بە یەک ئاەت دڵی نەرم بوو وەرە و دزە ڕۆژانە تو ئاەتی بەسەرا خوێنرێ بانگ ئەدرێ حەدیث وای لێ تۆ مامۆسای حەدیثە خوێنێتەوە کابرا خەڵکایەتی زوو تەواو بێ هەڵسێ و پشتەکە وڕاتە دەرەوە خوا فەرمێ لە قورئانە بەکێ ئین ئیبراهیم کان ئومەتەن تو خوا بەزنی ئەوە بۆ حەزرەتی ئیبراهیم دەوڵەمەند بوو سەرۆ سامانی هەڵچنی بوو هەر ڕۆژی لە وڵاتێ بوو خوا فەرمێ ئیبراهیم خۆی ئومەتێ بوو قانتا لله بەسە یا بە پێغەمبەرەکانی هەندێک لە پێغەمبەرەکانی فەرمێتی نعم العبد بۆ ئەم عنوانە بگەڕێ
بۆ ئەم ناونیشانە بگەڕێ خوا بداتێ چەنێ خۆشە خوا بڵێ بەڕاستیەوە عەبدی چاکە کێ سیراعی ئێمە منافەسەی ئێمە لەسەر ئەم شتانە ئێستا لەسەر دنیایەکی بۆ گەن و پیس هەموو خۆمان تێناوە پێشی ناگەین ئەوێ چی لێ بکەی و دنیایە ئیمامی شافعیە فەرمێ دەعی الدنیا دەنیە هەر خۆی دەنیە دنیا ینی نزم ینی سووک وەکن بیها دواز لە دنیای دەنی و سووک بێنەوە وریا بە وریا وطلقها الثلاثة سێ طلاقی دەو دنیایە ئەلا یەکفیکە ما قەد قیل فیها ئەی نازانی دنیا چی لەسەر وتراوە نا ئەمە بەس نییە هي الدنيا تقول بملء فيها دنيا بر بدمي خوي هوارك أذاني الله سي الدنيا حذاري من بطشي وفتكي وريابة لفيلو فرتو فيلو تقلل يداني من بيت أقال لخو بيه أقال ما لخو ما ببراني خوشو يستم همو دقيق بيوس ما بويا حقيقتي دنيا بيدي خو ما بيني نوا ما بس مونيا دنيا بهيج نزاني ما بس مونيا ما بس منو سواري كولي دنيا بتو بعد دنيا سواري كولي نبي كابر عملية وبس هرملو جانية نجياني هي نخوي هي نيسراحتي هي لا برلا شوية كانت زلطية لي وريقم لي شو كرت برهمك نتيجة يكسانا بتشن كذا زاني جوابي قبرت شي دوا ما ذكردوا حاضري بوه جوشوكت گرانه قوشی دنیا زور قرز بو نشان و نمل نهالی نگرد ای بو قیامت ولای خواتید پی اگه ما لیبه برانی خوش ویستم بو ایما براسی بردوام بدوای ام دولا مجلسان راکین بدوای ام مجلسان راکین چون ام مجلسا خوات بیرینتو که خالقته که دروس کرده که توی دروس کردووە بۆ ئامانجێک لەم سەرزەویایت بێهودە نیت بێیت و بڕۆیت ئەفەحەسیبتم ئەنەما خەلەقناکم عەبەثەن وأنكم إلينا لا ترجعون خوا فەرمێ گومان وابن بە هەوانتە دروستمان کردوون هەندێک کەسێ ئەمە ناڵێ بەس بەکردەوە واڵێ کاکە خوا دروستی کردین ئامەنا ئێ دەی خوا فەرمێ ئەوە مەکە ئەوە بکە خوا فرمي دواي شريعتك كوا خوا قبولي نية غيري شريعتي خوي لم ترزوي حكمك قبولي نية إن الحكم إلا لله أمر أن لا تعبدوا إلا إياه إذا شيء قبولتي وشيء بي خوشة كيف بينا خوشة مشكلة خويتي خوا فرمي بأمرتا أبي حكم لا سرزوي أبو خوابه تو تشني إيشك يبوي حكم لا سرزوي أي خوابه بيري لك رتو